مانگێک و 2 هەفتەی دیکە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆتایی دێت. تا ئێستاش هیچ وادەیەک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم دەستنیشان نەکراوە. بەپێی زانیاریەکانی پەیامیش هەردوو پارتی دەسەڵاتدار کار بۆ کۆتایی هێنان بەڕۆڵی ئەنجومەنی پارێزگاکان دەکەن. بە جۆرێک ئەنجومەنی شارەوانیەکان جێگەی بگرێتەوە. بۆ مەبەستەش دەیانەوێت لە ڕێی پەرلەمانەوە یاساکە هەموار بکەنەوە لە کاتێکدا ئەگەر ئەو پیلانە جێبەجێ بکرێت پێشەلکاری ئاشکرایە بەرامبەر بە دەستوری عێراق. عقلیەتی حکومداریکردن و بەڕێوەبردننی وڵاتە بەرەبەرە بەرەو دواوە ئەگەڕێتەوە لە پێناویی لە پێناوی ئەوەی دەسەڵات لە کەمترین جومگەیە قۆرخکەی لە کەمترین کەس و لە کەمترین پۆسا قۆرخکەی کە ئەمە بەڕاستی بڕای من کێشەیەکی گەورە ئیداری بۆ هەرێم دروستەکە. بەڕای من ئەگەر ئەوە بکرێ ئەوە ئەنجومەن نابووتەکرێ، یعنی بەڕاستی دەکرێت بە موسسەیەکی ناکاراوە. بەڕاستی تەنانەت من قەنەعەتم وایە زۆرێک لە ئەندامەکانی خۆشی ناڕازیە بن لەو واقعە لەو سمعە ئیداری کە ئەیان بێت. 2 مانگ بەر لە ئێستا سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکان نووسراوی فەرمیان ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ یەکلایکردنەوەی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. ئێستاش ئەنجومەنی پارێزگاکان لە قۆناغی درێژکردنەوەدان و لە 20 ئەیلولیشدا دەسەڵاتیان کۆتایی پێدێت و دوای ئەو وادەیە ئەگەر هەڵبژاردن بەڕێوە نەبرێ شەرعەتیان نامێنێت. هەر لەو بارەیەوە جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەگەر ئەنجومەنی پارێزگاکان هەڵبوەشێندرێتەوە شتێک بە ناوی سیستەمی دیموکراسی لە کوردستان نامێنێت. ئەنجومەنی وەزیران لە ژێری هیچ پاساوێکە بۆی نییە دامەزراوە تەشریعیەکان دامەزراوە هەڵبژێردراوەکان لە کار بخا یاخود دوای بخا، بەڵکو ئەرکی ئەوەیە بە زووترین کات ئەم هەڵبژاردنانە بکرێ بۆ ئەوەی دەستی دەسەڵات ڕووبە بۆ ئەوی حکومڕانیەکی تەندروستمان لە هەرێمی کوردستان هەبێت. ئەوان تەنها و تەنها نەوێت دەسەڵاتەکان لە 100% دەسەڵاتەکان لە دەستی خۆیان نابێ، ئەوان حکومکەن بە داهات و بودجەی ئەم وڵاتەوە، نایانەوێت دەستگای چاودێری زیاتر هەبێ بەسەر دامەزراوەکانەوە، نایانەوێت پرۆسی دیموکراتی بەرقەرار بێ لە هەرێمی کوردستان، ئەیانەوێت دەسەڵاتێکی مرکزی تەواویان هەبێ لە 100% لە دەستی خۆیان نابێت. لە تازەترین لێدوانیدا سەرۆکی حکومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیدا نەیشاردەوە کە دەبێت لە نێوان هەردوو ئەنجومەنی شارەوانی و پارێزگاکان یەکێکیان هەڵبژێردێت و مانەوەی هەردووکیان لە یەک کادا بە گرفت دادەندرێ. لە هەمان کاداوتی هیچ بڕیارێک بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان لە ئێستادا لە ئارانیە. ئێمە بڕیاری وامان نییە هەڵوەشاندنی ئەنجومەنی پارێزگاکان، بەڵام یەک ئەوە ڕای خۆمەوەکو شخصیها ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەو سیستەمە بەڕای من شخصی سیستەمەکە دەبێ پێداچوونەوەی بۆ بکرێت، یان ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان پێویستە یان ئەنجومەنی شارەوانیەکان، یعنی ئەم هەردووە بەڕاستی لە ڕووی سیستەمی ئیداریەوە لە جیاتی ئەوەی کێشەکان هەڵکەن کێشەکانیان تعقید کردووە. بەپێی زانیاریەکان هەوڵەکان بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان جددین و حکومەتیش بەنیاز نییە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدات، بۆ پێی بەنیازە لە پەرلەمان بە یاسا کۆتایی بەدەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان بهێنێت. ڕامی عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.